ماوەی نزیکەی ساڵێکە داواکاری گشتی بڕیاری ئازادکردنی بە مەرجی ڕاگرتووە. هەفتەیەکیشە ئەو زیندانیانەی ئەو بڕیارە دایانگرێتەوە لە چاکسازی گەورانی هەولێر مانیان لە خواردن گرتووە کە سوکاری بەشێک لەو زیندانی کراوانەی چاکسازی گەورانی هەولێر گرتبوونەوەیەکی ناڕزایەتیان لە بەردەم پەرلەمانی کوردستان ئەنجامدا و داوایان کرد زیندانی کراوەکانیان بە مەرج ئازاد بکرێن، ماوەی زیندانیکردنەکەیان بۆ کەم بکرێتەوە. ئێمەوە 15 ساڵیان بڕیتەوە زوڵم لێ 15 ساڵ ئەمە ئەو 8 ساڵە سێ منداڵە لە خێو دەکەم. زۆر بچووکم کە باوکم گیراوە، یعنی پێویست ناکە باوکی من بگرم، من کچێکی ئەوە نە مناڵم وان گەورە بۆ باوکم بەر نادەن، یعنی هیچ پێویستیەک ناکات، یعنی بە بەلاش گرتوویانە. پێت وایە قەدر لە باوکت داوە؟ بەڵێ. ئێستا ئێوە داوای چی ئەکەن؟ بابا بێتەوە. هەر خۆی کە حکومەکە تەواو بوو بۆچی بەری نادەن؟ حکمی خۆیەتی تەواو بوو، یعنی بە بەلاش گرتیانە حکومەکەی تەواو بووە هەر بەری نادەن. درچی دریان ئەوێت؟ داوامان ئەوێ حکومە شتێکمان لۆ بکاتن، شتێکیان لۆ کەم بکاتەوە و لە بەخۆی 6 سال بە حکومەکەی کردیانە 15 سال لە تەمیزی. ئەوجا ئێستاش 7.5 بەڕێ کردی 7.5 مایە. لەو 7.5 شتێکمان لۆ بکەن دویان کەم بکەن و ساعمارم دارەوە. با تەقیمیان بکەن ئەگەر چاک نەبووینە و ئینسانی باشیان لێر نەکەتیا با شمولیان نەکە، بەڵام ئەگەر تەقیمیان کردن دەزانن ئەوانە چەند گۆڕانە. برای من لە ئەو ساڵ سەفی 6 بوو ساڵی ڕابردوو 87 معدەلی بوو، هەفتەم بوو لەسەر ئاستی هەولێرێ. ئەدیەوە گۆڕانکاری نییە، پێشتر لە مەکتەبێ نەبوو، لە سەفی سێوە گەڕایتەوە مەکتەبێست کە دەکەن نۆ. ئەدیەوە چاکسازی نییە، ئەوە گۆڕانکاری نییە. ئێستا ناوی لە کولیە گەڕایتەوە لە قسمی ئینگلیزی ناتوانانی بخوێنی، ئەو ساڵ هیچ ساڵی ئایندەش ناتوانانی بخینی کەواتە فەسڵ دەکری کولیەکەشی لە دەسترسی. جا هیوادارم حکوومەت ئەو مافیان لۆ بگەڕێنەوە. بەوتەی کە سوکاری بەشێک لەو زیندانی کراوانەی مانیان لە خواردن گرتووە، ئەوان ماوەی چەند ساڵێکە حکمیان تەواو بووە بەڵام ئازاد نەکراون. ئەو داوای ئەنگۆ دەگەین بە ژوورە بەسەر چاومان بابەریاندن ئەوە هەتا کەنجینە و هەموو مار و مندارانە ئەو هەموو خەرکە جیرەیە حکومەکەیان تەواو مادەم حکومیان تەواو بووتەوە، حەقی خۆیان وەرگرتیا، حەقی خۆشیان وەرگر باق بەر ببن. داوا دەکەم باوکم بێتەوە، زۆر غەریبی دەکەم، باوکم گیراوە. داوای ئەوە دەکەم کە باوکم بێتەوە، نەک ئێمە هەمومان بمان باتە پێشمانە بمان باتە شاریاری. هاوسەرەکەم جیرایە حکومی 7 ساڵە بۆ مای دەمانگە حکومەکەی تەواو بووە، دادگای تەمیزی هەولێر ئەو بڕیارەی ڕاگرتیا، داوا لە سەرۆکایەتی دادگای تەمیزی هەولێر دەکەین، داوا لە سەرۆکایەتی دادوەر دەکەین، دڵی منداڵەکانمان خۆش بکەن. تکایە بیان گەڕێنەوە ناو کۆمەلگا، پێویستمان پێیان هەیە. لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانیش ماوەی 2 هەفتەیە سەرقاڵی کەیسی ئەو بەندکراوانەیە، چەند لێژنەیەکیشیان بۆ ئەو مەبەستە پێکهێناوە و سەردانی هەرێکە لە چاکسازی گەورانی هەولێر و سلێمانیان کردووە. ئەندامێکی لێژنەکەش دەڵێت هەوڵی جدی دەدەین بۆ ئەوەی کێشەی ئەو بەندکراوانە یەکلایی بکەینەوە. هەم بە راپۆرت هەم بە داواکاریەکانیان هەم بە جەورەی مەیدانی هەموو ڕێکارە یاسایی و ئیداریەکانی خۆم وەکو لیژنە و برادەرانیشم بۆ کۆندامانی لیژنە ئێستا حالیان نوێنەرمان لە چاکسازی سلێمانیان نوێنەرمان لێرە ئامادە بچێت بۆ چاکسازی هەولێر لە 19 مانگە و تا ئێستا لەسەر خەتین هەموو ڕێکارە ئیداری و یاساییەکانی خۆمان گرتوتە بەر بەبێ وەستان. ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ ئەوەین هەموو تاوانبارێک بە سزای خۆی بکات، بەڵام کاتێک کە بۆ نمونە حکمی خۆی تەواو کرد، سزاکەی خۆی تەواو کرد، بەو دەقە دەبێ ئازاد بکرێت ئەگەر مەشمول بێت. بەپێی یاسا و کەسانەی کە حکوم دراون ماوەی 3 لەسەر 4 حکومەکەیان تەواو کردووە و لە ڕووی ئاکار و ڕەوشتەوە بوونەتە کەسێکی ئاسایی لە سەدا 25 حکومەکەیان کەم دەکرێتەوە، بەڵام ماوەی ساڵێکە بە بڕیاری داواکاری گشتی ئازادکردنی بە مەرج ڕاوەستاوە. ئەمەش نیگەرانی ئەو بەندیانەی لێکەوتۆتەوە کە بڕیارەکە دەیانگرێتەوە، بە شێوەیەک ماوەی 1 هەفتەیەمانیان لە خواردن گرتووە و بەشێکیشیان باری تەندروستیان ناجێگیرە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.